بەشداریکردنی خەڵکی کوردستان لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە چیدا دەبینی؟ کورد لەم هەڵبژاردنە ئەگەر بە ڕێژەیەکی باش دەنگەکانی خۆی جێژی کات و دەنگێکی باش بێنیتن ئەوە دەبێتە هۆی کەەوەی کە پێگەی کورد لە بەغدا زۆر بەهێز و باشتر بێت و داکۆچی بکەن لە پێناوی مافەکانی گەلی کورد. من وەکو تاکێک وەکو گەنجێک ڕاموایە و هەڵبژاردنە کۆمەڵی خاسەتی تری هەیە کە لە هەڵبژاردنەکانی ترا جیاکرێتەوە، ئەویش کە بریتیلەوەی کە تۆ لەگەڵ نەتەوێشی ترا کەوتە پێشبڕکەی هەڵبژاردنە. بۆیە تۆ لەسەر ئێمەی گەنج ئێمەی کورد لەسەر هەموو چین و توێژێک بەشدارە وەکو کورد وازبە وەکو کورد کە بەشدار بکەین ئەم هەڵبژاردنە بۆ سەلماندن و بۆ ئیسپاتکردنی وجودی خۆمان کە ئێمەش نەتەوێشین لە وەکو هەموو نەتەوەکانی تر. هەڵبژاردن بۆ هەموو تاکێکی کورد پێویستە لەبەر ئەوەی ئەتوانێت ئیسپات وجودی خۆی بکات، ئەوەی کە بڵێ منیش هەم ڕای خۆم دەرەبڕم، ئەتوانم ڕای خۆم بە هەموو کەس بڵێم.